پرسیارێک دروست ئەبێت ئایا کە ئەم جەژنی قوربانە ئەم ساڵ ڕۆژی عەرەفە دەکەوێتە ڕۆژی جومعەوە، ئایا دروستە بە تەنها کەسێک بە ڕۆژوو بێت یا دروست نییە؟ بێگومان حەدیثمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕۆژی جومعە بە ڕۆژوو مەبن ئیلا ڕۆژێک لە پێشەوە بگرن یا ڕۆژێک لە دوایەوە بگرن بۆ ڕۆژی سونەت. و حەدیثمان هەیە دەفەرمێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ڕۆژی جومعە تایبەت مەکەن. بێگومان زانایان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێ دەفەرمون ئەگەر ڕۆژی عەرەفە یا ڕۆژی عاشورا ئەم ڕۆژانە کەوتنە ڕۆژی جومعەوە، باشتر وایە ئینسان ڕۆژی پێشووی لەگەڵ دابگرێت، چونکە عەرەفە ڕۆژی دوایی نەچکۆ ڕۆژی دوایی جەژنە، ڕۆژی دوای عەرەفە، بۆیە ناتوانانی ئیلاوێ ڕۆژی پێشوو بگری. باشتر وایە بۆ نمونە پێنجشەم لەگەڵ جومعەدا بگری. بەڵام ئەگەر کەسێک پێی نەکرا بەهۆی ئیش و کارەوە یاخود توانای ئەوەی نەبوو بە ڕۆژوو بێ، تەنها ڕۆژی جومعەیش بگرێت کە ئەم جومعە بە ئیزنی خوا ڕۆژی عەرەفەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕۆژگرتنی ڕۆژی عەرەفە دەبێتە کەفارەتی گوناهی 2 ساڵ. بۆیە ئەو کەسانیشی کە ناتوان پێنجشەم بە ڕۆژوو بن، ئینشاءالله دروستە لەسەر فەتاوای عولەمایەکی زۆر کە دەفەرمون ئەو حەدیثانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسێکە ئەفەرمێت تایبەتی مەکەن. بێگومان ئێمە تایبەتمان نەکردو بە ڕۆژووکردنێکەوە، بەڵکو ئەوە خوای پەروەردگارە کە ڕۆژی عەرەفەی خستۆتە ئەو ڕۆژەوە کە ڕۆژی جومعەیە، ڕۆژێکی پیرۆزە. بۆی ئینشاءالله بە ئیزنی خوا ئەوەشی پێنجشەمی نەگرتۆ با ڕۆژووی عەرەفە بگرێت کە ڕۆژی جومعەیە. ئەگەر جومعەش بە تەنها بگرێ هیچ کێشەیەکی بۆ دروست ناکە و ڕۆژەکەی قبوڵە بە ئیزنی خوای گەورە. ڕاستەکە ئەم مەسەلەیەکی خلافی و خلافی تێدایە، هەردوو ڕێیەکەی، بۆیە مەڵێن سەرمان لێ شێواوە هەندێک مامۆساڵێن نابی. ڕاستەکەی ئەو ڕێیە هەیە، ئەم ڕێیەش هەیە، هەردووکی دروستە ئینشاءالله. ئەگەر پێنجشەمی لەگەڵا بێ ئێمەش ڕێن باشترە بێگومان، بەڵام ئەگەر بە تەنهاش بیگرێەوە قسەی من نییە، قسەی عولەما و زانا گەورەکانە ڕەحمەتی خوایان بێ کە لە شەرحی حەدیثانە دەفەرمون دروستە ڕۆژی جومعە ئەگەر عەرەفە بێ دروستە بە تەنها بیگری، بەڵام هەرچەندێ باشتر وایە ڕۆژێکی لەگەڵا بگری کە ڕۆژی پێنجشەمەیە.